حکوومەتی عێراق بڕیاری تاپۆکردنی خان و زەوی زیادەڕۆیی دەرکرد و شارەوانی کەرکووکیش دەستی کردووە بە پڕکردنەوەی فۆرمی تاپۆ و ڕێنمایی چۆنێتی تاپۆکردنی خان و با پێی ڕێنمایەکان بڕیارەکە سەرجەم ئەو خانوانە دەگرێتەوە کە لە دوای ساڵی 2003ەوە دروست کراون بە مەرجێک لە سەر زەوی نەوت و کارەبا نەبێت. ئیتر خاڵەکانی تر کە ئێمە ئەوانەی کە مشەیەداد غێر ثابتە شمول ناکە، بۆ نمونە گەراجێک یان ئەرزێک یان سیاجێک کراوە شوێنێک دوو کەرەڤانە دانراوە مشەیەداد غێر ثابتەی پێڵێن ئەمانە شمول ناکە لەو قانونەیە. و خاڵی هەشتەمیش ئەوانەی کە نەفع العام یعنی ذات نەفع العام مەسەلەن بۆ نمونە مەسلحەتێک لەسەرێتی یان ئەوانەی کە لەسەر خطوطی ئەنابیبی نەوتی یان هی کارەبا تاقە ئەمانەیش بە پێی ئەو تعلیماتەی هاتووە شمولی ناکەم. طبعا ئێمە بەس بۆ ئەوەی بزانن هەمووی تەقدیمی ئەکا ئەو داواکارانە ئەداتە بەلەدیە ئیتر دوای ئەوە ئێمە دراسە ئەکرێت لجان دانرێ مختص بۆم بابەتە بۆی نامانەوێت کەس با بڵین محروم کەین لە داواکاریەکە یان لە تەقدیمی ئەو تەڵەبە هەمووی تەقدیمەکە لە هەموو منطقە تەجاوزەکان لە هەر شەش ئەوەی کە سنووری هەر شەش قاتعەکەیە دوای ئەوە لیژنەکە تەحدیدەکە کامە شمولیەکە یان شمولی ناکەم. هەرچەندە هاوڵاتیانی ئەو گەڕەکە کوردیانەی پاش ساڵی 2003 دروست کراون بێ ئومێد بووبوون لە تاپۆکردنی خانۆکانیان، بەڵام ئێستا هیواخوازن بڕیارەکە بە زوویی جێبەجێ بکرێت بۆی خزمەتگوزاری تەواو بگاتە گەڕەکەکانیان. بە قەراری باغا پەنجەعەلی تەوزیع کراوە و ئەوانەی تر نازان، بەڵام پەنجەعەلی خۆ ئەڵێن قەراری بەغایە و لە ئەسڵیشە خۆی ملکی کووردە. ئەگەر تاپۆی بگەن بۆمان ئێمە پارەی ئاو کارەبا و پێوەری سەعات وانە بدەین تاپۆی بکەن شتێ تاکە، بەڵام ئایا ئەیکەن بۆ کورد؟ ئەگەر بیکەن وەکەوانەی تر وتیان ئەیکەن و نەیان کرد. ئیساکە بۆ نمونە من قەسابم بڕۆ بڕێ کاکە ئیجازەی قەسابیم بۆ دەرکارێت و تەجاوزاتی کەچی پارەی کارەبا ئاشمان لێ وەرەگرن وەک ترش هیچ ئیشمان بۆ ناکەن. ینی بەڕاستی حکوومەتە بواە 10 ساڵ پێشی سەم شتێ بکردایە. ینی خەڵکی کەرکووک زۆر لەو ڕۆ مەغدورن ئەبایە حکوومەتی عێراقی هەنگاوێکی زۆرتری بنایە باشتری بنایە بۆی بەڕاستی خەڵکی کەرکووک مستەحەقن لەبەرەوەی کە زۆربەی گەڕەکە نشینەکانی شاری کەرکووک وەلەو ناکرێ من ناوی هەمویان بین بەڵام بەعام بە شاری کەرکووک وەکو پێویست خزمەت نەکراوە. وەڵڵای ونە وعدمان پێ دریا و هیچیان بۆمان نەکرد لەبەرەوە وعد متمانەمان نییە و پێوەرە ئاومانەیە و کارەبامانەیە و ئینە خزمەت گوزاریەکانمان خراپە و بۆمان ناکەن و ها لەبەرەوەی متمانەکە لەبەرەوەیە. ئینشاءڵڵا گەرم حکوومەتە بۆمان بکات شتێکمان بۆ بکە دەستخۆشی لێکەین. ئەی تەبعاً لە خزمەت گوزاری لە مەدرسە لە ڕێوبان لە کارەبا و ئەم شتانە خزمەتگوزاری جیاوازترە. لە دوای ساڵی 2003 هەزاران هاوڵاتی ئاوارەی کەرکووک لە هەولێر و سلێمانی گەڕانەوە شارەکەیان، بەڵام بەهۆی نەبوونی زەوی و خانوو لەسەر زەوی دەوڵەت خانوویان دروست کرد و نەکراون بە تاپۆ. هەر بۆیە بە جێبەجێکردنیان بڕیارە هەزاران خێزانی کوردی دانیشتوو شارەکە سوودمەند دەبن. چیان وری کەناڵی پەیام، کەرکووک.